باشە دۆستانی ئەزیز، چه خەبەرە بووە کە کێشەی ئینتەرنێتم هەیە؟ بەڕێزان هەمووتان بەخێر بێن خۆشەویستانی من، سەرچاوان هەروە وەکۆڵێن پێ ئەملا ئەولا هاتووم لە تیکتۆکانیم تەبان هەر لێرەوە قسە باسەکانەکەم ئەم شەویش هەروەهانی قسە بۆ خۆمان کە تااقەتی دانیشین قسەکەی دەزانین چۆن بێت. باش جەماعەت چۆن؟ باشن؟ هەموو شتێک باشە؟ سەلامەتن؟ یاخوا بەخێر بێن، سەر چاوم هاتن. بەیانی ڕیشەکەی لێ بتاشین خوا بە عەمەل نایە کاکە، تااقەتمان نەماوە. خۆشەویستان، گوێم لە یا گوێ نا با بڵێین، بەڵام هەر نێشتم بەرچاو کەوت کۆمەڵێ پەیجی بێخاوە نووشێت گۆرانیانەوە و نازان چی یادی نەوشوام سەفا بوو لەسەرەوە قسەیانە کرد. جا بەر لەوە من بابەتێکم نووسی باسی مەسائیلی ئەم وە چەند مانگە خۆتان نەزانن شەڕێک لە بینی پارتی وێشێتیا هەیە لەسەر پۆست و پارە و ئالەم بابەتانە. ئیتر ئەمەڵێ ئەمریکا لەولاوە ترام بەڵێ چەکمان نا بە کوردەکان، چەکەکانیان خوارد و نیان نا بە کوردانی ڕۆژهەڵات بۆ ئەوەی کە بچن ڕاپەڕینکەن و ئەلەم بابەتانە. هەتا یاسی ترام ناڵێ ئەرێ کاکەم چەکەتان بەکوێ بەکێ داوە زەحمەت نەبێ. تۆ ناوەکەی بەرە، ئایا چەکتان ناوە بەکوێ؟ لە ڕێگەی لە ڕۆژ ئاوەوە چەکتان ناوە بە کام حیزب؟ ئایا بە حیزبی دموکراتتان داوە، بە کۆمەڵتان داوە، بە جەماعەتی سمێڵ بابڕیەکەتان داوە، بە یەکێتی و پارتیتان داوە؟ ئەسڵەن ئەمە بۆ خۆی کارە ساتەکەی. یەکێتی و پارتیش دانیشتوون تەنها یەک تاوانبارەکە، کەسیشیان ناتوان وەڵامی ترام بنەوە بڵێن کاکە تۆ ئەم چەکەت بە کێیاوە زەحمەت نەبێ. ئەویش ئەڵێ چەکمان ناوە بە کوردەکان. لێرەدا کوردەکان تاوانبارەکرێن لە ڕاستیە. اینجا ترامپ چونکە خۆی کابرایشی بازرگان و چاوچنۆکە هاتۆ بۆ ناوچەکە سەرقاڵی کوشت و بڕاوە، ئەوێکە وزە بدزێ، نەوت بدزێ، سامانی ئەو گەلانە بدزێ، خلیج و ئەوانی ڕوود کردوتەوە بە پارە، تەنانەت ژن و کچەکەیشی پێشە خست سەردەمانێک پێشەوەی کە بێ بە ئەم پۆستەیە هەبێ ئەهات لە سعود و لەوانە پارێکەوە کردەوە. چونکە خۆی وایە وا ئەزانێ کوردی ژۆک و خۆی وایە کە هەموو شتێک فرۆشە لە پێناوی پارە و لە پێناوی سامان و ئالەم بابەتانەیە. کەچی هاتووە لێ وەڵا کوردەکان بە پارە شەڕەک. دیسانیش ئەم یەکێتی و پارتیە ناتوانن لە ئاستێکی باڵا، کەڵم ئاسی باڵا قسم لەنەتۆ یەکگرتوەکان لە پارلەمانی ئەوروپا، لە نازانم لە کۆشکی سپی لەمانە وەڵامی ترامپ بنەوە بڵێن تۆ بە چ حەقێ ئیدعایانە بۆ ئێمەکەی؟ بۆ کورد دەستە نەخواری تۆیە، بۆ کورد نۆکەری تۆیە، بۆ مرتەزەقەیە، بۆ جاشە بەکرێوە گرتووە بێ قیمەت، تۆ چۆنەوە قسە ناکەیەوە؟ یعنی هیچ کاتێ ئەم یەکێتی و پارتیە ناتوانن بە خاوەن دەرکەون لەگەلەکەمان کە ئەو هەموو سوکات و بێحرمەتی پێوە نەکرێت بەڕاستی. یعنی دزیە یەکێتی و پارتیەکەن،
چەتەیە یەکێتی و پارتی ئەیکەن، خیانەتە یەکێتی و پارتی ئەیکەن، کۆکردنەوەی سامان و پارە کۆکردنەوەی هەر ئەوانەیەکەن کەچی بەدبەختیەکە ئەوەیە هەمووشی پەلاماری گەلەکەمانەیە پەلاماری کورد. ئێ بابە ئەوان بێ قیمەت و بێ شەرەفن خۆ گەلی کورکاکە گەلی دامە و ئاگای لە چییە؟ نە بە پارەی تۆ شەڕی کردووە و نەچەکی تۆ بەدەستی کەوتووە. تۆ ترامپ خۆخوا چی لێکاتجات کاکە خوا گەڕ و گولی کردووی بە قوربان تۆ سەی دەموچەوە بچمی خۆتی کردووە خۆ تۆ ئەڵێ کەس تۆ ئەڵێ مزگەوتە ڕۆخانۆ برا خوا ڕسوای کردووی بۆیە هاتووی پەلاماری کورد ئەدێ وەڵا کورد بە پارە شەڕەکە بۆمان و بەچی شەڕەکە باش یعنی ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە کەسیش نییە وەڵام بداتەوە بڵێ ئاغای ترام تۆم هەموو سوکاتێ بۆ چیەکەیت فەرمو ترام تۆ خۆ پێمان بڵێ ئەم چەکانتانیاوە بچیە بە ئەمریکا خۆی بڵێ یانە بە کێم چەکانە زەحمە نەبێ بێ پارتی داوە بڵێ بە پارتیمانەوە بە یەکێتیە بڵێ بە یەکێتی بە حیزبی دموکراتەوە بڵێ بە حیزبی دموکرات بە چێتانەوە بڵێ ئێمە بچەکەمانەوە بۆن تۆ ترام لە ئێران تێی گیراوە ئێمە قورشەکەین بەسەری خۆمانە کاک بۆچی تۆ هی سوکاتی بەگەلی کوردەکەی کاک لە ڕۆژئاوای کوردستان دەیان هەزار کشە گریلا شەهید کراوە دژی داعش شەڕیان کردووە کەچی تۆ ئەوە بێ ئەرزش و بێ قیمەتی هەڵەشی ئەڵێ وەڵا کاکە کوردەکان بێ بە پارە شەڕمەند بووەکەن ئەی خۆ ترامپ شەڕ بۆچیەکەی زەحمە نەبێ ئادەی بە دێژایی مێژووی مرۆڤایەتی هەموو دەسەڵاتەکان لە ئاسی دنیاە لە پێناوی چیاوایان کردووە لە پێناوی پارە و پۆست و دەسەڵات و فڵان و حکومڕانی ئالم بابەتانە بووە تۆ وەکو ترامپ وەکو ئەمریکا هاوپەیمانەکانی کە هاتوون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دزی بۆ پارە هاتوون خۆ بۆ نەوت هاتوون بۆ چەتەی هاتوون ئێوە لێ ئەیکەن خۆتەوە بەڵا ئەم ئەوروپایە کە ئێوە ئەیبین ئەم ئەمریکایە لەسەر خوێن و ئێسقان و چەوسانەوە و بێدادی و بەدبەختی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوون نانی ئەوێ ئەخۆن ئێستایش لە ئەوروپایە توور گرانە بێ ئەڵێن گەروی هورمز داخراوە یعنی دیارە هەمووشتی هەر لێوەیە بوو ئەمانە خۆمانە خۆیان هیچ نین لە حقیقەتە باشە هەر لەبەرەوەیشەکە هەمیشە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەریکی چەتەین خەریکی بازرگانین خەریکی عەقد و مەقد و نازانم نەوت و غاز و فڵان و فیزان ئەم بابەتانن وەگەر ئاسیایان پێوە نەبێ ئەمانە هیچیان بەڕاستی نامێنێتەوە لەبەرەوە یەکێتی و پارتی هەتا ئێستا هیچ بەڵگەیەکیان نییە باش نییە نەیەکێتی بەڵگەی هەیە پارتی چەکی وەرگرت بێ نە پارتی بەڵگەی هەیە بە یەک تۆ بەدبارەکەن و ئێمەیش وەکو خەڵک بەڵگەمان نییە کە ئایا ئەم چەکانە وەرگیراوە یا وەرنەگیراوە چونکە ئەگەر ئەمریکا ڕاستەکە ڕێک و ڕەوان بڵێ لە فڵان شوێنەوە ئەمە چەک بۆ نمونە ئەمە بڕی چەکەکەیە ئەمە هێزەکەیەتی ئەمەی چەکی بچووکە چەکی گەورەیە ئاوا دراوە بە فڵانە حیزب دراوە بە فڵانە کە دراوە ئێبا ئەمریکا خۆی بیڵێ و عالەمە ڕزگاری بێ لە فەزا سەخیفە بەڕاستی ئەگەر نا ترامپ ئەبێ وەڵام وەرگرێتەوە ئەبێت لە ئاسی نەگەوە تۆ یەی لە فەیسبووک هاوەکو ئێستا قسانە بنەیەکەمەوە ترامپ چی لاقی بەمەوە هەیە بنمونم یا کابرای گەلی وتارێک ئەنووسی ئەڵێ ترامپ یا یەکێکە لە وەڵامش کاتەکەم لە ترامپ نازانم چیمان بابا ئەبێت لە ئاسی مێدیایی جیهانیە بەڕاستی وەڵام بدرێتەوە بۆ نمونە ئەبێت لە ئەمریکا لە کۆشکی سپی وەڵام بدرێتەوە ئەبێت لە پەرلەمانی ئەوروپا وەڵام بدرێتەوە بە درۆکانی ترامپ و بۆ بێحورمەتیگە بەگەلی ئێمەیەکان ڕاستی ئەمە ویستم لەسەر ئەوە تۆزی قسەتان بۆ کەم خۆشەویستانی هەرام ئەحمەد کە تاوە ئێستا هیچ دیان نییە یەکێتی پارتیش خۆ ئەوان قەت ئەو پیاوە نەبوون دیفاع لەگەلەکەمان کەن عەزیزان قەت هیچ کاتی وەڵاتی ئەو پیاوە نەبوون لەسەر ئەمێوارە نازانی چۆن ئەم خەڵکە تێگەێنیت یا ڕەنگە ئینسان خۆی بوونەوەرێک بێ کە چۆن دروست بوو هەر ئەوەیە یعنی ڕەگی گۆڕانکاریتیان نەبێ یا ڕەئی وەرگرتنی قسە و بەحس و ئەمان تێدا نەبێت ئێمە قسە هەیە هەزاران جار کردومانەتەوە بەڵام خەڵکی ئێمە نەجێگرێکیەکەیەتی نەئەخوێننەوە نەجێگرێکی باشیش ئەمەوێت لێرەوە بڕۆم تۆسێک لەسەر ئەم یادوشتەی نەوشوام سەفا ئەوە هەندێک خۆشبەختانە هەمومان ئەمساڵ ئەزانین یەک دوو پەیجی گرتەکە هەن باسی نەوشوام سەفاکەن ئەینا کەس هەسابی تەڕەتورێکی بۆ ناکات چونکە بۆ لەبەر زۆربەی زۆری خەڵکی کوردستان هەمویان ناسیویانە ئەمانش هەساون دەشڕە خۆریان هێناوە لە گردەکەەوە هەرێکی نەوشوام سەفا نازانم فڵان و فیسار نەوشوام سەفا ئەوەتی عیب ناکەن کاکە وەڵڵاهی زۆر نائینسانیە بەڕاستی حتا زۆر ناپیاویە زۆر ناژنیە تۆ بێ دابنیشی کۆمەڵە درۆ بکەی بۆ ئەمانە
ئێوە تاکەی ئەتانەوێ هەر بە زۆر کۆمەڵی خەڵک هەیە بیکەن بە ڕەمز بۆچی اینجا دروستکردنی هێڵی سوور و دروستکردنی تەلبەندی پیرۆزی بە دەوری کۆمەڵێک ڕەمزی حیزبیە یان قوتکردنەوەی کۆمەڵێ بتی سیاسی یا بتی ئەدەبی بتی ڕۆشنبیری وەکۆی کە بیکەی بە ڕەمز لە کۆمەلگایە هەوڵێکی شکست خواردووە بەڕاستی تەواوی حیزبەکان لە باشووری کوردستانە کە دوایینیان جەماعەتی ئەم قوڵبەسەرانەی گۆڕانە با بڵێن هەوڵیان داوە بەڵام شکستیان خواردووە بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو پاتی و بنەماڵەی بازانی هەموو هەوڵەشی خۆیاندا کە مەلا مستەفای بازان بکەن بە ڕەمز و سەرکردەی هەموو کورد بەڵام سەرکەوتوو نەبوو نەبازانی و نەتاڵەبانی و نەنەوشوە مستەفا نەیانتوانی دیواری حیزبەکانیان ببڕن و ببن بە ڕەمز ببن بە کاریزمای هەموو کۆمەڵگە چکە خۆیان بەڕاستی ئەوتوانەیان نییە بۆیە پارتی ناتوانێت مەلا مستەفا بە باوکی هەموو کورد تەنها باوکی پارتیەکانە بەڕاستی ناتوانێت مەسئول بازانی کا بە باوکی هەموو کورد تەنها باوکی پارتیەکانە جەلال تاڵەبانی تەنها باوکی کۆمەڵی خەڵکی یەکێتیە نەوشوە مستەفایش هیچ باوکی کۆمەڵی گەجەر و گوجرە لە گردەکەوتەوە ئەمە واقعە یعنی ئەمە نەڕقە لە پارتی نەڕقە لە یەکێتی نەڕقە لە نەوشوە مستەفایش حەقیقەتە لە حەقیقەتە ناکرێت ناکرێت چونکە بۆ لەبەر ئەمانە ڕەمزی نەتەوەی نین ئەسڵەن هێشتا ئێمە ناتوانن بڵێ ئێمە نەتەوە یان نەتەوە نین دروستمان نەکردو ئێمە چونکە هێشتا ئێمە خێڵ چاوی پیاو دەرەهێنێ کاکە ئەوەتە تازە بە تازە کۆمەڵە کۆبووەوە لە کەرکووکە عەبەی نازانم کوێ خەمبارە کوچوان ئەوە ئێمە عەشیرەت شوان و ئێمە کۆبووینەتەوە ئێمە دیوەخانەکەمان یعنی ئێستا کۆمەلگای ئێمە کۆمەلگایشی خێڵەکیە ئازیزان کاکە خەریکی بنەماڵە چێتین خەریکی خێڵ لە واقع شتێک نییە بە ناوی نەتەوە ئالم بابەتانە سەردەمانی ئەنفالەکانمان لە بیرە کاکە بە زۆربەی زۆری سەرۆخێڵەکان هەمویان جاش مەستەشاری حیزبی بەعز بوون جاش بوون هەر یەک ئەویش خێڵەکەی خۆی بپارێزێ خێڵەکانی کە هەمووی ئەیە بە بەعز بە ئەنفالکردن خەڵکە فەقیر و هەژارەکە بەسینەکانی خۆیان بپارێزن تۆ جارێک تۆ سلێمانی ناو شار هەوڵی ناو هەر چەک و خێڵ چای پێ دەرەهێنێ لە چی دنیا تۆ ئەتوانی کەسێ بکەی بە ڕەمزی نەتەوەی لە حەقیقەتە کامە نەتەوە کات بەرهەم ساڵە ئەو هەموو ساڵ لە ئەمریکای خوێن هاتەوە بە سەرۆکی حکوومەت و هینی یەکێتی کە چێچوو لە شارە زورە بە بڕنەوە بە ئەسپەوە ئەی وەڵای ئێمە فیستیڤاڵی فڵانە عەشیرەتەکەین خەریکی مەشکە و کەشک و دۆ و نازانم ئالم بابەتانە ئێستا بەڵێ ئەزانم کە ڕیپۆرتە ئەزانم ئەوە نازانم بۆچی دووجارە وایە اینجا کاکە تۆ سێرەکەی لە هین لە ناویشیە لە سلێمانیە هەر بە هەمان شکڵ سێریان کە ئێستا فیستیڤاڵی قمێرەکەنە لە خۆیانەوە فیستیڤاڵی کەشک و دۆەکەن ئەمە خێڵە لە واقعە تۆ ئەمەیە جگەل لە بتی حیزبەکان و سەرۆکی خێڵ و عێل و سەرۆکی خێزانەکانی خۆیان ڕاستی هیچی تریان لێدەر نەچووە ئەمانە نەوشوە مستەفا سەرکردەی خێزانەکەی خۆیەتی مەسئوڵی خێزانەکەی خۆی تاڵەبانی خێزانەکەی خۆی لە ڕاستیە ڕەمزیش ئەگەر هەن کۆمەڵی خەڵک ئێستا بە باسی مەسئول بازانی یا مەلا مستەفا یان تاڵەبانیەکەن ئەهەم بە پارە کۆمەڵی بەکتری جیران لە واقعە چونکە هەر یەک لەمانە کراونەتە مارکەی حیزبێ مارکەی گروپێ مارکەی خێزانێ بەڕاستی بە زیندوی بە مردویی کەسابەت و بازرگانیان پێوە ئەکرێ پارەیان پێوە پێیاکرێ ئازیزانی ئەڵە محەممەد هەر یەکێک لەمانە لە قۆناغێکی مێژووی جیاوازە دەرفەتی ئەویان هەبوو کە ببن بە کاریزما و ببن بە ڕەمزی هەموو خەڵک باش نییە بەڵام لە تاقیکردنەوەکانە ئەمانە یەک لە دوای یەک کەوتون و هیچیان دەرنەچوون هەمویان لە کۆتایی یاریەکەیە فەزڵی بەرژەوەندیەکانی خۆیان و ماڵ مناڵەکانیان داوە بەسەر بەرژەوەندیە گشتیەکاندا لە نێوان سامان و نەمریە پارەیان هەڵبژاردووە سامانیان هەڵبژاردووە بەڕاستی سەرئەنجام ئەمانە پانیان دەستکەوتووە سامانیان دەستکەوتووە ڤێلا و سەفەری دنیا و دەستیان کەوتووە بەڵام خۆشەویستی خەڵکیان لەدەستداوە بڕۆ سەی بنەماڵەی بازانی کە هەموو جێنەی پارەیە سەی بنەماڵی تاڵەبانی کە هەموو جێنەی پارەیە سەی نەوشیوان و کوڕەکانی کە هەموو جێنەی پارەیە ملیار دۆلاری دزی و نەوشیوان مستەفا کاکەجان تاڵەبانی هەر بە هەماشکە ئێمە کوێی تۆ خەڵک چۆن ئەتوانێت ئەمانەی خۆش بێ و بڵێ بەمان ئەمانە کاریزمان یا ئەمانە سەرئەنجام بۆ نمونە شتێکن هەمویان بۆ جۆن بەڕاستی پارتیەکێتی بەو هەموو توانە مادی و دەستگای ئەعلامیانەی کە هەیان بووە لە ساڵی 60ەکانەوە نەیانتوانیوە بازانی تاڵەبانی بکەن بە ڕەمزێکی گشتی یا تۆ بیگشتێن لە واقع تێناگەم کۆمەڵێک هەش بەسەر نەزان بەنیازن چی لە نەوشوە مستەفا بکەن چکەلەوەی کە باشی مناڵەکانی خۆیەتی یا چی لە جەلال تاڵەبانی بکەن بڵێن جەلال تاڵەبانی ڕەمزی ئەمەیە و کاریزمە لە چیە کاریزمەیە لە قەڵ خواردنامەگە بەڕاستی یا لە پارەکۆکردنەوە یا لەوەی کە هەموویەکی تەسلیمی بنەماڵەکەی خۆی کرد بۆیە چین یا نیشانێکی گشتی پێ ببەخشن لە کاتێکدا کە ئەو مرد
نەوشیروان سەفا تەنها باشی کوڕەکانی خۆی مایەوە لاقا بەدەلیلی ئەوەی هەموو مێژوو هەموو خەباتی خۆی لە حیزب و لەمانە لە پاراکۆی کردەوە و هەمووشی خستە باخەلی کوڕەکانی خۆیەوە ئازانی یعنی بۆچی دەبێ لە بازارێنی تاڵەبانی پێناویشیە بۆ ئەبێ نەوشیروان سەفا جیاواسی لە بازارێنی تاڵەبانی جگە لەوەی هەمویان کوڕی یەک دەوران کوڕی یەک زروفن لە یەک مێژوە ئەمانە هاتوون و ڕۆشتون باشە هەر یەکەیان بە قورسایی خۆی زیاتر ڕۆڵی هەبووە لە وێرانکردنی ژیانی خەڵکە لە دزیە لە تاڵانیە لە کوشتنە لە شەڕی ناو خۆیە باشە دەیان و سەدان داستانی کورد کوشتن و بڕین و گوێبڕین و فریودان و دەستبڕین و حتا ئەوەی کە کوردستان گەیان بەم دۆخەی ئێستا کاکەژیان ئەوانە هەمویان حتا ئائێرەیان سوورە لە خوێنی کوشتنی گەنجی کووردە لە شەڕەکان لە شەڕ ناوخۆکانە بەڕاستی ئەوەیە بۆیە هەر یەکەیان بە قورسایی خۆی زیاتر ڕۆڵی هەبووە لە وێرانکردنی ژیانی هەمومانە کە هاتە سەر باسی ڕەخنەیش دەبێ زۆرترین ڕەخنە لەسەر نەوشیروان لە نەوشیروان سەفا بگیرێت باشە هەموو کەس قسە بکە دەبێ ئەو گروپە لە هەش بەسەرانەی کە لایەنگی نەوشیروان سەفان لە گەمژەیە ئەبێ ئەوان حەدەمیان داخن چونکە بە درێژایی 10 ساڵی ڕاباق مێشکی خەڵکیان بن بە قسەی زلزل فەزای گشتیان پڕکرد لە ڕەخنەگرتن بەڵام ئەوەندە دووڕوو بوون ئەوەندە درۆزن دەچوون تەنانەت تەحملی ئەو قسانش ناکەن کە جاران خۆیان بە بەرامبەرەکانیان دەوت لە بری وەڵامدانەوە سەردەمانێک تابورێک ئینسانی جوێنفرۆشیان ڕاگرت بوو باشە ئێسش هەر هەیەیانە تا حەدێک خەریکی تیرۆرکردنی معنەوی هەموو ئەو کەسان کە ڕەخنەیان لێگرتن باشە اینجا ئەیانوچی نەوشیروان سەفا باوکی هەژاران تو شەرەفتان نەوشیروان سەفا باوکی هەژاران بوو تو شەرەفتان وەکو هەژارژیان نەوشیروان سەفا وەک هەژارێک ڕۆیشت پاشان دوایین پرۆژەی سیاسی نەوشیروان سەفا چی لە ژیانی من تۆ گۆڕی کە بزوتەوەی گۆڕان بوو خۆ هەمومانی وێران کرد کاکیشیان خۆ هەموو ناڕەزایەتەکانی کۆ کردەوە دوایە هەمووشی فرۆشتەوە بە پارتی بە بنەماڵەی باجانی لە دوایە کاکیشیان باشە هەمیان فەمی فرۆشتنەوە پاشان نەوشیروان سەفا چی بۆ خەڵکی کوردستان کاکە ئەمە پرسیاری منطقیە ئەی هاوار ئەمە خۆ شتێکی عەجیب نییە وەڵام بدەنەوە وەڵام کەس نەتوانێت وەڵام بداتەوە ئەیدا بەرامبەرە چی بەخشی بە مناڵەکانی خۆی وەڵە سێری ئەم تایتەرازۆ بکەن نەوشیروان سەفا چی بەخشی بە خەڵکو بە مێژوو چی بەخشی بە مناڵەکانی خۆی بزان چەندە لاسەنگە باشە چەندە لاسەنگە ئێمە چۆن لەمە تێ بکەین نەوشیروان سەفا لە ژیانە بوو باوکی سیاسی بزوتەوەیشی گەورە و کاریگەر بوو و خەڵکێک هەبوو ئومێدی پێ هەبوو بە خۆشمەوە بۆچی کە مرد تەنها باوشێکی ڕوت و قوتی مناڵەکانی خۆی مایەوە خۆی وای کرد لە خۆی خۆم کابرای کاکە نەوشیروان سەفا ئەڵێن چی سیاسەتی بە ئەخلاقەوە ئەکرد کام بە ئەخلاق یعنی پێناوی تۆڵەکردنەوە هەبوو دەستی بۆ هەموو حرام کراوێکی کۆمەڵایەتی سیاسی و ئەخلاقی برد بەڕاستی نەوشیروان سەفا بەڵام ئایا پیاوی ڕازگۆ پیاوی مەبدەئی یەک عالەمێ بەکاری بهێنێ بۆ دژایەتیکردنی نیانە شەخسیەکانی دواتر ڕەنجی هەمووانی کردە گیرفانی مناڵەکانی خۆیەوە تویش دانتە نەوشیروان سەفا باوکی هەژاران بوو بەرگریکا بوو لە چەوساوەکان یان بازرگانێکی سیاسی قسەزان نمایشکارێکی لێ هاتوو بوو وە کەسێکی ساختە وە کەسێکی فێڵەباز بوو بەڕاستی باشە کوڕەکەی کاتی خۆی لە زانکۆی هارڤارد زانکۆی تەواو کردو کە زۆرترین پاری تێچێت یعنی یەکێکە لە گرانبەهاترین زانکۆکانی جیهان کە ئەو تەواوی کردووە من خێری ئەو لە کووردا یەک کوڕ ناناسم کە ئەو زانکۆی تەواو کرد بێ کێ زانێ پێم بڵێ کێ کوڕیشێکە تەواوی کردووە باشە بەڵام ئەزانم کە بیلالی کوڕی ئەردۆغانیش ئەو زانکۆی تەواو کردووە بەڵام لە کووردا کەسی کە ناناسم بەڕاستی جگە لە کوڕەکەی ئەردۆغان کە تورکە باڵێ بەچی تەواوی کردن نەوشیروان سەفا کەواتە نەوشیروان سەفا وەکو تاڵەبانی و بارزانی دز و جەردەم بووە بەڵام ئەم بە زۆرێکی زۆڵانە ئیشەکانی کردووە بەڕاستی ئێمە بەردەوام لەبەر خۆمانەوە ئەمانۆت نەوشیروان سەفا نە هیچ ئەدا بە کەس نە هیچ شەیە بیا بە کەس ئەمە وا دەرچوو یا بۆ خەڵکێکی نەبوو بەڵام بۆ خۆی هەیە بوو بۆچی ئێمە دوای پێیاشی عادل کەوتین یا 1 ملیۆنێری کوردایەتی دوای باوکی هەژاران کەوتین یان دوای باوکی کوڕە دەوڵەمەندەکانیان ئێوە تا ئێستا 22تانە کابرایەکی هەژار کابرایە کە باوکی هەژاران بێ لە شاری لەندەن خاوەنی ڤێلایەک و خانوویەک بێ لە کوردستان لە ناوجەرگەی شاری سلێمانیە شاخێک باڵەخانەیەک مەعمەلێک مارکێتێک
خانوو چەندین شۆقا کۆمپانیای سیاسی چەندانێکی بازرگای دابەجێ بمێنێ شتیواتان بیستوە ئێوە کاکە باوکی هەژاران بێت و ئام هەمشێ دابەجێ بمێنێ بڕۆن بە فڕۆکە سێ ئیسێمانی بکەن باشە هەر بە فڕۆکە سێ ئیسێمانی بکەن سێری گردەکەی سەرگەتە بکەن بزانە چەندە فراوانە وەڵا ئەمە ساحەبەکەی باوکی هەژاران بووە کاکە عەیبە بەڕاستی هەندێک شتەیە ئەزانی ئازیان ئینسان ئەکرێ ئینسان ئەحمەق بێ بەڵام ناژبێتە ئەو دەرەجەیە بەڕاستی ئەحمەق بێت یعنی ئەحمەقیش دوجار ئەبێ سنوورێکی هەبێت ئەگەر سنووری نەبوو ئیتر تۆ ئەبێ بە گوێدرێژ هەر کەسێ سێ باری لێ ئەنێ لە ڕاستیە باشە ئێمە چۆن لەمە بگەین بە درێژایی 50 ساڵ سەدان هاوڕێی خۆی هەزاران ڕۆڵی ئەم میلەتەی بە ناوی دژایەتیکردنی بنەماڵە و خێزانی سیاسیەوە بە کوشتندا پێش مەرگیشی هەستا هەرچی کەرەسە هەبوو بە بنەماڵی بکردی بە بنەماڵە و بۆ مناڵەکانی خۆی بەجێهێشت باشە تەنانەت هاوڵێدینەکانی دانس هەوایە ئادێ عەزیزانی ئارام ئەحمەد جگە لە کوڕەکانی تاڵەبانی و کوڕەکانی بازانی کێ لە کوردستانە بەقەدەر کوڕی نەوشام سەفا مستەفید بووە زەحمەت لێبێ لە بزوتنەوەی گۆڕان کێ بەقی ئەو مستەفید بوو ئادی پێم بڵێ من ئێسش پارەم لای بزوتنەوەی گۆڕانە کە لەو سەردەمانە سەرفم کردو بۆ کاری میدیایش کار سۆشیال میدیا نەبوو 2009 باش نییە لە کاتێکا کوڕی نەوشام سەفا نەیەک وشیان وتە دژی پارتیوێکێتی باش نییە نە وەزیر بوو نە پەرلەمانتار بوو نە یەک پرێ حیزبیان هەبووە نە یەک حکومیان بوو هیچیان نەبوو بەڕاستی هیچ نین هیچ باش نییە تەنها و تەنها کوڕی نەوشام سەفا بوون ئەی چۆنە بێ ببن بە خاوەنی ملیار دۆلار خۆشەویستانی من ها چۆن وا بێ بەڕاستی تۆسێ خۆ ئەبێت عەقڵ ڕۆ ببینە کاک بۆیە بەڕێی من ئێمە بێعەقڵ نەبن کە وتمانەمان پێکرد بەڕاستی بەڵام نەوشام سەفا شایانی ئەو متمانە چۆرانەیە نەبوو بەبێ مەرج ئێمە پێمان کرد بۆیە پرسیارکردن لەسەر نەوشام سەفا هەتاوا نابێت بەڕاستی بۆیە نەوشام سەفا ئەگەر ئینسانێکی شەرافەتمەند بۆیە بەڕاستی ئەگەر نەیتوانی عەدالەتی کۆمەڵایەتی بشەسپێنێ و مڵک و ماڵی گشتی بگەڕێنەوە بۆ خەڵک خۆی خەڵکی ڕەشوڕ بەڕاستی بەمانایەکی تر ئەگەر نەیتوانی بۆ نمونە گردی دەباشان فڵان بگەڕێنەوە بۆ خەڵک یخۆ خۆشی گردێکی نەدزیە کاک باش نییە مناڵەکانی نەکردا بمرێت بەسەر ئەو خەڵک بەسەر ئەو عالەمەوە ئەگەر نەیتوانی سنوورێ بۆ بنەماڵەکردنی حکم لە کوردستان دابنێ خۆی توانی لە ئاسایی نەکاتەوە مناڵەکانی نەکا بە کەڵەکە بەسەر ئەو خەڵکە داماوە نەیانکا بمرێنێت ئەگەر نەیتوانی شێتی بکا بە حیزبێکی موەسەساتی خۆی توانی گۆڕان بکا بە موەسەسات هەتا مردیش نەیهێشت خانەی ڕاپەڕاندن دروست بێ ئازیانی ئارام ئەحمەد ئەوە زۆر بۆ نەوشام سەفا چونکە زانی خەڵک ئەبێ بە شەریکی بۆیە هەمیشە ئەو پرسیارەکەم ئەگەر نەیتوانی ژیانی ئەو خەڵکە بگۆڕێ خۆ ئەیتوانی ئاوا ناومێد و بێمتمانە و سەرگەردان ئەو خەڵکە سەرگەردان نەکا بەڕاستی گروپێکی درۆزن بەجێ نەهێڵێ بە ناوی چەسپانی دادوەری و کۆمەڵایەتی و خەونی گۆڕانکاریەوە بۆیە قەت ڕێی تێ ناچێ هەموو ئەو ڕووداوانە دوای مردی نەوشام سەفا ڕێکۆت بوو بن واتە خواسی خۆی نەبوو بێ من چەند جار پێم وتون 27 من قسەم لەگەڵا کرد ئەکۆکی وتی بیرکردنەوە زۆر باشە مانگی 5 مرد نازانم چەندەکە 2 مانگ ئەلە بابەتان کام خۆ قسە لەگەڵا کرد لە لەندەن بەخوا هەر وایە کرد وتم کارشان تۆ تەندروستی تەواو نییە وتی وەڵی مێشک و بیرکردنەوەم باشە بەڵام جسم یارمەتی مێتر نەسەی نەڕۆشتم ئەو کاتە ئەیتوانی کۆمەڵە شتێ بیکە بەڵام خۆی بە بەرنامە کۆی کردە بەڕاستی من پێتان من هەل کە کۆمپانیا کە ئەو گردی وەرگرتووە کە ئەو ئیجازەی کارگەی ئاستی بۆ گوتووە گە فارقی مناسەبا کردیانە بەوە خۆی بۆ مناڵەکانی خۆی وەرگرت بەڕاستی باش نییە ئەو قسەیە ڕاز نییە لە دوای مردن ڕەحمەت باش ئاوا نییە بەڕاستی من ناتوانم بەیانی مەسعود بازانی بمرێ بەڵام ڕەحمەتی لێبێ ئەو کاکە خراپ بووە بۆمان بە قوربانتان بم سامانی بردوین نائادل بووە چۆن شتیوە ئابێ پێویستە تۆ بێ بە هیتلەر بڵێ خوا ئافریکا ئەمە کێ ئەو قسە قۆڕێکە بەڕاستی کاکە خوا عافی نەکا بەڕاستی خوا عافیشی ناکە کاکە گیان تۆ بێ سامانی خەڵک بدزی بۆ کوڕەکانی خۆ خوا چۆن عافو دەکا خۆ بە قسەی ئێوە نابێ بە قوربانتان بم بە قسەی ئێوە نابێ بەڕاستی کاکە گیان بە هیچ جۆرە شتیوان نییە وەیە ئاوا نییە هەر کەس ئێمە ڕەحمەت باشە کەواتە هیچ کەواتە بە ئارەزی خۆ دزی بکە جەردەی بکە خراپەکاری بکە تاوان بکە فەسادی بکە هەموو شتێ بکە دوای بڵێ خوا عافو کە کاکە تازە مردووە کابرا شتیوان نییە کاکەش
لبرو من بزين بكم ولك هلوكا يتوا يدعني شباسي نوشوام صفاكا ولا كاكا انا براسي كل زوز الخوش اجزين انا خدها ان شيء ولا كاكا جان هرك لدوي الرحمه دوي مدن رحمه باشا والله نعلد باشا براسي والله هاركسي اگر بوقسي ايوه ابي اساس صدام حسين مردو اما هبلين رحمتي ليبيت يشتيوا شلون بكاك هتلر بهمان شكل موسوليني بهمان شكل توان علي حسن مجيد كبروسيك يا حجاج او حجاج بوقسي توبي اجلس بين الطوبانيان بلي والله كاك جنة رحمة المدن باشا حجاج بابا حجاج سؤال من ناري 10 سال و5 سال بو يكودي داما وقل بس يعني شي تو اقصى قوره بكي كاك جن بوقس انا ما كان عيب كاك رحمة بو انساني خاون رحم باشا رحمت بو انساني شريف ابي براسي بو انساني باك ابي بو انساني صادق ابي كاكا رحمت بو انساني تزدوز نابد رحمت بو نشوم صفا نابد فيلي لها مو مانك كاكا بناوي قران وقران كاري ومليارونيو زياده تادو من بساماني اميد زيو بو كركاني خوي كاكيش باش خوبا بافليش موت كاكا او قدسنا لو هتيو خير يعني نشوم صفا كيكي با كاكي جان امش كاكا والله زين شي حتى ما هيك زول حباسي يشتي هناكم اللي بيخون بالموراس توسي واقعي من كاك اويك استا بزوتو اويك استا برينا خلشي نارازي لباشوري كدوسانا اوي لي هك توانك نوشام صفا ابو باغ دايتا نوشام صفا ويكرت بويا هار كسي نوري او چاوانم بيت ام هم حقيقه نبيني ام هم راسيان نبينيت دزيكاني نوشوام صفا فيل وطلقباتي نوشوام صفا نبيني بيدامن شي دفاعي لك وقسي زلكا وكو كويليكي بن مالي بازاني ويا براسي باشا وكو كويليكي بن مالي بازاني ويا ودفاعك لنا حقي كسشتا نبون دصل كسر نبو بقدم ما يدصل دفاع نوشوام صفا كان ولام كاتيكا راسي كان دركه من راسي كان على براسي من ناب مكوليش كس باشنيه تو امرو باشي علم باشيت بياني هل أخزي أبي بدس على مدزيت أكو خلقنيم شابوشي بكم لكارجي آسن بلقى كم لله بلام كدتو أو فرق من الصفة لجانا ماوا همو صالك قراني نوشام صفا تنها لكارجي آسن 1 مليون تا 10 مليون دولار بارا ورقن 1 مليون تا 10 مليون بلقى كم لله باجني براش كدتو باجني بس لكارجي آسن تو شرفم أما كوري نوشام صفا باوكي هجارانن أزاني 1 مليون تا 10 مليون شنكا لما وصلك دوان زمان باشنيه دوان صح حوصة هزار دولاري ليك معنا بس لكارجي أسنا أجزان نازانم أم دو هتيو تشلكنين وشان صفا أم هم باريت شي ديكن بس لكارجي أسنا يتباسي أم هم شقة وفيلا وقردو بناي شاودري داراي وباسي هيتشي ناكن براسي باسي كومبانيا كان شناك لا سسنو لكان كتشيرن شي نوشوام صفا بأخلاق وجيا وبأخلاق ومدو والله نوشوام صفا بأخلاقي مرت قسم أخو بأخلاقي مرت جا قرانا كان بجنداني إيوني حتى كان 2 مليون جون بني من خومك نوشوام صفا وكو إيو بأخلاقني مرة سير بلا نوشوام صفا فعلي لها ممانكرت ساخته تشيبو دروزن بو خوا عافي نكا خوا لتوانا كاني خوش نبي ابو خاتي بيغمر 10 ساڵە تەمەنی خۆم فەوتان باشە کرێکاری مەکرد ئەما بە سیم کارت لە پاڵتاکە تەلەفۆنم بۆ 23 ئەندام پەرلەمانەکە شەو سیمینارم بۆکن بە پارەی خۆم هەموو کاتێک 20 ئیرۆی پێ بدە ئارام محەممەد 15 پێ بدە هەموو شوێ دابیشە لەگەڵ ئەم پەرلەمانتار ئەو پەرلەمانتار ڕیکلامکە بۆ بچێت سەر گیرفانی خۆ بە کرێکاری خۆم لە دوایشە دووە چڵنەکە نشان سەفا بیخۆن ئەژدە ئارام محەممەد قسە مەکە کاکە کە سەفا ئەوە بوو کوورە واز بێنە کاکە واز بين كاكي جان بداخة كا أو خلق أو دبي وجدان بإنصاف بس باشي أو دو هتي وتشلكنين وشو صفا لدرجاي أمسي بين صالي رابطو يكز لكو داني بينيوا يقرخنا لباتي بقرن ليشتي بقرن ما ندوبون هيج تنها باوشيان سوا شعلة بوا أم دو هتي ويبوا بون بمليونير بس لسحسابي أخرك حال وكو بافل وقوبات وكو مسؤول ونيتشير وكو كان مالي من صفا براسي شو جوازي يعني كابيش بوشي نوشوام صفا تاني يكتب بشكل عجيب وغريب يقول مثلا شي نوشوام صفا كتابي نسيوا بو بكتابه كاني باشا قلمي نسيوا نفذ قلمك بقلم نسيوتي نفذ قلمك شي براسي تمام نا دابنيشم دا كتاب نسم برام 10 مليون دولار بدز
شوێ چۆنە بێ کاکچ ناکرێ من کتێبێ بنووسم لەسەر ئەخلاق باش نییە یا دوود لە خۆم یا کەسێ هەر کەسێ بێ لەسەر ئەخلاق کتێبێ بنووسێ بەڵام خۆی بێ ئەخلاق بێ لە ژیانی ڕۆژانەیە ئەوە دووڕوویە بەڕاستی نەوشەسە باسی ئەخلاقی خۆی بێ ئەخلاق بوو باسی دەستپاشێک لە خۆی دەست بوو بەڕاستی باسی ئەوەیە کرد کە یەکێتی و پارتی چوون گردیان داگیر کرد و ئەوەیان خۆشی داگیری کرد بۆ مناڵەکانی خۆی چ جیاوازیتان هەیە لەگەڵ ئەوانە کاکەژێن والله ئازیزان ئەو جەلال تاڵەبانیە لەگەڵ ئەو مەسعود بارزانیە زۆر هەزار قات لە نەوشینەوە سەفا شەریفتر بوون پیاوتر بوون بە کەرامەتر بوون ئەزانن بۆ چونکە مەسعود بارزانی جەلال تاڵەبانی نەیانوت ئێمە ئەیگۆڕین و ئێمە ئینسانی شەریفین و ئێمە پاچین و ئەلم بابەتانە ئەوان لە ئەزەڵەوە دزوجات دەبوون تەواو هەروە بوون ئەوان کاکە جەلال تاڵەبانی لاکینەکەی ئەوەی کە عمەری شێخ مووس ئەوانە باسەکە هەوڵیان داوە پارەیان دزیوە 12 ملیۆن دینار لە حیزبی بەعەز هێنانە بۆ بریتانیا بۆ لەوێ بیخۆن بەعەز چوش کاتی کرد پێی زانین 12 ساڵی پێش اینجا بەعەز پارەکەی جێڕایەوە لە لەندەنەوە هەر دز بوو نەمانە کاکە مام جەلال چی پای دەستکردناوی بۆ لە تیفی ئاوەزایی و بۆ ئەمانە لەوێ بۆ خوددایانەوە بۆ خۆیان کاکە مام ڕۆسەم ئەڵێ چەندین نازانم خەڵکمان کرد ئەمەی کۆری و مۆری ئەوانە کە لەوێ ئیشیانە کرد بە 2 ملیۆن دینار بەرەڵایانەکەن پارەکە مامجا وەرێگرێ ئەینێرێ بۆ لای لە تیف بۆ لەندەن باشە بنەماڵەی بازانیش خۆ گەسێریکەی لە ئاش بەتاڵەکەی 75 کاکەجیان دەیان لە دوای کاتە مەلام سەفا هەمووی بۆ ناوەکانی خۆیان کاکەجیان خەڵکیش لەو لایەوە هیچ ئەمە حقیقەتە بە قوربانتان یعنی ئینسان نابێت لە قسەی ڕاست سڵکاتەوە کاکە نابێت لە قسەی ڕاست سڵکەیتەوە تۆ کە لە قسەی ڕاست نەوێری قسەی ڕاستکەی تۆ هیچ نیت کاکەجیان تەواو بۆیەکە بە درێژایی 70 ساڵی ڕابردوو 100 ساڵی ڕابردوو بنەماڵەی بازانیان جەماعەتی تاڵەبانیان ئەمەی نەوشیان سەفا یا کوڕە هەمووی حاجی محموود کاکە چیان کرد لە پێشمەرگایەتە بۆ خۆیان کرد بەڕاستی بۆ خۆیان کرد کاکەجی ئەوەیە عەزیزانی ئارەمە من پرسیارە لە ئێوەکە بۆچی سەدان هەزار کەس خۆبەخشانە خۆڕسکانە بەنان و پیازی خۆیان دوای نەوشەوام سەفا کەوتن بە نمونە بۆچی دوای مەحموود سەنگاوی نەکەوتن خۆ هەردووکیان خاوەنی شەریعەتی شۆڕژێڕی بوون هەر کەسە بە پێی بەشی خۆی هەردووکیشیان بە ڕێژەی جیاواز نەخشی خۆیان هەبووە ناونیشانیشیان بە کۆمەڵێک دۆسیا هەڵواسراوە باڵێن کەبوونیان هەبووە ئەزانی هۆکارەکەی چی بووە هۆکارەکەی ئەوە بوو نەوشەوان مصطفى لسنجري لا محمود سنجري خوێنەوارتر بوو و زیرەکانە بەکاری هێنا بۆ تەکاندنی تۆزی ڕابردووی خۆی یان دەستپاکی و تێوە لە ئەگلانشی بۆ دزی و ڕاوڕوت و ئەنە بابەتانە هەتا لە دواییە هەموو بۆ گەناوەکەی دەرکەوت اینجا ئەگەر قسە لەسەر ئەو پێوەرەش بێ ئازیزانی ئارام ئەحمەد بە ویجدانەوە بڵێن ئەوەی لە دوای نەوشەوام مصطفى بەجێ ماوە بۆ کوڕەکانی بەراود ئەکرێ بۆی مەحموود سەنگاوی پێ کردوتەوە نەبەخۆ نەبە قورئان خۆ هیچیان ڕۆژێ لە ڕۆژان کرێکاریان نەکردو کاکە یعنی سەرچاوەی داراییان نەبووە لێڵ هەر بە منطق و عەدالەتیش بێ نەوشەوام مصطفى کە خۆی دوای عەدالەتی کرد چۆنە بێ نەوشەوام مصطفى وەکو فریشتە ئێمە سێریکەین بەڵام سێری مەحموود سەنگاوی و سێری بەرهەم ساڵح و سێری پاوڵ و قوباد و سێری مەسرور و مەسعود وەکو شەیتان بکەین بۆ شتیوانیە مەسعودیش خۆ هەر بە نەوشەوام هەر بە هەمان ڕۆڵی بینێ لاوەکە نابێ ئەمانە هەمویان ئەهریمەن بن باش نییە وە شوێنیشیانە دوایە زبڵدانی مێژوو بێ بەڵام بڵێ نەوشەوام مصطفى نەبا ئەوە بە هەشتی و چێ ئەی بکات اینجا جا من زۆر باش دەبیری مێ خۆشەویست ئەمشتم بیر ناچێ ئەو کاتێکە گردەکە داگیر کرا لەلایەن نەوشەوام مصطفى و تاپۆی کرد لەسەر خۆی هەندێک کەس یانوشی ئازیزان تا ئەسێ ئەیڵێن ئەو نەبێویژان ئاخر کاکە کاک نەوشیروان بۆیە و گردەی کردووە بە ناوی خۆیەوە لەبەرەوەی سیقەی بە هاوڕەکانی نەکردووە و ترساوە باش نییە ترساوە نەوە کە ڕەفیقەکانی جێگەی سیقەین و گردەکە بخۆن و سوتەی گۆڕان گردەکە بخوا دواتر وەکو وەرەسە بۆ منداڵەکانی ماوەتەوە اینجا ئازیزانی ئارام ئەحمەد وەڵڵاهی هەرچی بنەماڵەی دەسەڵاتدار و دیکتاتۆر و فاشی و ناشرینی دنیا هەیە لەبەر ئەوەیە دەسەڵات ڕادەستی کەسێکی غەیرە ناکەن چونکە سیقان بە کەس نییە جگە لە منداڵەکانی خۆیان خۆ هەروایە مەسعود بارزانی سیقەی بە کەس نییە بە کوڕونەوەکانی خۆی نەبێ جەلال تاڵەبانی سیقەی بە کەس نییە بە کوڕەکانی خۆی نەبێ
ئایلە ئێنە شوان سەفای هەر هەمان شکڵە سیقەی بە کەس نییە بە کوڕەکانی خۆی نەبێ بۆیە گرد و دار و بەدەکا بە ناوی کوڕەکانی خۆیەوە کاکیشێ باش نییە بەڵام تویشدانتان عیب نییە کابرایەک 50 ساڵ پێشمەرگە بێت لەگەڵی وەسیقەت پێ نەکا مناڵەکانی خۆی بک بە سای حەماڵ ئەو ئالەمشکا بەکرێکی عیب نییە اینجا نوشان سەفا ئەو گدەی بەناوی دروستکردنی پرۆژە ڕۆشنبیری و سنتەی لێکۆڵینەوەی نازناو استراتیژی وەرگی خۆشەویستن دواتر پرۆژەکە بوو بەچی هیچ خۆی بەپێی هەموو منطق ئەو گردە بۆ ئەو پرۆژەیە وەرگیراوە بە بیانی ئەو پرۆژەیە وەرگیرا جەلال تاڵەبانی بۆ خۆی کە جەلال تاڵەبانی جا ئازیزان وەکو جەلال تاڵەبانی مڵکی باوکی بێت باش نییە ئەیانوسی کاکە کاخۆ کاک نەوشوان بە ئاشکرا مامچلات 10 ملیۆنی یاوەتێ و ئەو گدەی یاوەتێ مامچلات 10 ملیۆن دەیشێ بوو کاک نوشان سەفا تو شەرەف و وجدانتان ئەگەر ئێستا مەسعود بازانی یا قوبا تاڵەبانی یا پاو تاڵەبانی ملیۆنە دۆلار با بە ئارام مەحموو ئێوە چیم پێڵن ئەڵێن چی ئەڵێن جا کاکە ئاساییە قەیسێکە کاک قوبات یا کاک پاڵ یا کاک فڵان و فیسار ملیۆنە 2 ملیۆن ناوە بە ئارام مەحموو کەچی گۆڕانەکان بۆ نوشاسا بەلایەنە ئاسایی بوو نێنەوە ئاخرکاکە جا تاڵەبانی تۆ ئەم گردە خۆ هی باوکی تۆ نییە تۆ کابرایەکی خەڵکی سێمانی جا تاڵێت خەڵکی کۆیە و نازام کەرک و کوانە بابەتانی بە قوربان تۆ لە چۆ بوو گردێ بێ بە خەڵک کاکیش لە چۆ بوو جەلال تاڵەبانی هەر لە خۆ تۆ چییە خۆ مارەی پورە نەبووە کاک لە چۆ تۆ بهێنەوە ئەچی بەخشی بە خەڵک یان تۆ 10 ملیۆن دلار لە چۆ بوو بێ بە نوشان سەفا لە چۆن پارەی هێناوە مام جەلال خۆما 100,000 نییە و 200,000 نییە و 300,000 نییە و فڵانە خانوویەک نییە و شتێک نییە لە چۆ تۆ هێناوتە مامەوە یاوتە بە نازامی چێ کاک بە نوشان سەفا ئەژەن تاڵەبانی شۆڕژێر بوو نازانمە مەسعود بازانی تەڕەماش بوو کۆرە واز بێن کاکیژە واز بێن بە قوربانم بۆیە نەوشوام سەفا زۆر زیرەکانە گۆڕانی دروستکرد هەمومان دوای کەوتون بۆ پشکاندنی جەلال تاڵەبانی و یەکێتی و کەسێکی هین فرسەت بوو نەوشوام سەفا و فێڵەزان و ساختەچی بوو و ویستی پشتی جەلال تاڵەبانی بشکێنێ هەمومانی بەکارهێنا و ئەو شەڕێ کرد دوای شوو بەلای پارتی بۆ نۆکەری پارتیەکان حکومەتی دروست کرد و لە ئەوەڵیشەوە گرد و دار و بەردی کرد بە ناوی خۆیەوە بۆی بێ بە ناوی مناڵەکانیەوە کەواتە نەوشوام سەفا نەک جێگەی شانازی نییە جێگەی نەفرەتە بەڕاستی جێگەی نەفرەتە بە هەموو پیاوە بە هەمومانەیەک ئیتر کاتی سەر ناگەم لەوجاتە خۆشەویستانی من خواتان لەگەڵ قسەی ڕاست پێویست ناکە قسەی ڕاست هەر ڕاستە ئازیزان وەڵڵا هەتا یەک قەڕن بە زۆر ناتوان ئەمانەکەن بەشت نەوشوام سەفا ڕەمزی هیچ نییە هیچ سندان لێی بات چونکە زۆر فریدەر و ساختە بوو بەڕاستی نەوشوام سەفا ئەوەی ئەو بە بەرەی ئۆپۆزیسیۆنی کرد یەکێتی پارتی پێیان نەکرد لە دوای نەوشوام سەفا و گۆڕانەوە ئەو بەرەی ئۆپۆزیسیۆن ناڕازیە بە جۆرێک کەوت هەسانەوەی نییە بەڕاستی هەموو نەوشوام سەفا وای لێ کرد بەڕاستی ئومێدی کوشت ئومێدی لە چاوی یەک کەسان نەهێشتەوە خۆشەویستانی ئارام محەممەد باش نییە ئەو نەوشوام سەفایە ئەمەندە ساختە چی بوو ئەرەوە هەموو ئەو بەرەی تێک و پێکشکە شاسۆە ساختە چی هات هە ساختە چی بوو عەلی حەمە ساڵە هە ساختە چی بوو هەمووی خەریکی پارە پیاکردنەوە تەواو شتێکی تر لە ئارەدا نییە بەڕاستی لێ منی وەربگرن نایزانم بۆچی هەموو جارێک ئەوە سێ ئەگەر کەسێک بە پێم دوایی پێم بڵێ بزانم کێشەکەی چییە من پێشم وانێ تەنها مەسەلەی ڕیپۆرت و ئەوانە بێ چونکە زوو ئەوەستێت لایڤەکە و دوایی یەتەوە با بڵێن ئاوای لێت ئیتر سەر شاشەکەم ئایا ئەنتەرنێتەکە لاوازە ئایا ڕیپۆرتە ئەوە باوەڕ ناکەم ئەنتەرنێتم لاوازێ بەڕاستی ئەنتەرنێتەکە هەری ئەوەی جارانە ئەگەر زیایی نەکرد بێ کەمی نەکردو بەڕاستی کەواتە نازانم کەسێکە شارەزایە پێم بڵێ بزانم کێشەکەی چییە بەڕاستی دەی ئازیزان شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ هەمیشە دژی دیکتاتۆرەکان دژی فاشیەکان دژی دز و گەندەڵەکان بن چاوتان ئاوا کوێر مەکەن عیبە بەڕاستی شەرمەزاریە تۆ بە نەوشوام سەفا بڵێ خاوەن ئەخلاق یا خاوەن یا بە فڵانە فیسا بڵێ شتی وانییە کاک شتی وانییە ئازیزانی ئارام محەممەد عیب جا هەندێکیش هەن لە تڕی کردشۆ دیانین لە گردەکەەوە کاک نەوشوام سەفا ڕەمزی نازانم چی کرد ئەوە دەست و دیارەکەی نەوشوام سەفا بوو باش نیە کوڕەکەی حەملان و کابرای خێمەتزی گەرمیان و نازانم شاسوار هەموو جمعەیە ئاپراخی بڵێ نەوشوام سەفا لەوێ ئەی خوارد و ئەمە فڵانە فیسارەکان هەموویان کاکە گیان یەک لێ خێریتر دەچن بەڕاستی
کادێ نوێژوان سەفا چوار کەسی شەریفم پێ بڵێ کە دوای نوێژوان سەفا کەوت بێ زەحمەت نەبێ پۆسی بوو بێت و دز و جەردە نەبوو بێ زەحمەت نەبێ ئەم شەوتان شاد خۆشەویستان بەخێر